ئەو کاتەتان باش لە پاڵ چیا سەرکەسەکانی باوازی و هەیبە سوڵتان سڵاوی خوای گەورەتان لێبێت خۆشحاڵم بە میوانداریکردنی کۆمەڵە مامۆستایەکی پێشەنگ لە دەستەی دامەزرێنەرانی پەیمانگەی هونەرە جوانەکانی کۆیە. مامۆستایان بەخێراتن. مامۆستا لەوەی دەست پێ دەکەم کۆیە هەر ماڵە چ بگری هونەرمەندێک شاعیرێک شتەی تێدا لەو بوارەی ئەدیبەک نووسەرێک گرنگجی پەیمانگەی هونەرە دامەزراندنی پەیمانگای هونەرە جوانەکان لۆ کۆیت کو دەنرخێن بە دڵنیاییەوە گەوی جەنابەت باست کرد کۆیە باگراوندێکی مێژووی و سەقافی و زۆر قوڵی هەیە یعنی بە شێوەیە کە پێم وابێ یەک لە شارە ناودارەکانی کوردستانە بە کوردستانی گەورە بەگشتی لە ڕووی ژمارەی نووسەران ئەدیبان ڕۆشنبیران هونەرمەندان. دیارە وەک پێشتر تیپی مۆسیقای باوازی کۆیە لە ساڵی 1950ەوە کە دامەزراوە دیارە ئەویش هەڵقڵاوی ئەو ویست و ئەو ئەدەب و ئەو ڕۆشنبیری و ئەو باگراوندە سەقافەی بووکە لە کۆیە هەبووە. دیارە دواتریش ئەو ڕێچکەیە کە بەردەوام بووە تا زەمانەکە وای خواستووە کە ئەو خواست و ویستی هونەرمەندان یاخود ڕەوشی هونەری لەو شارە پێویستی بە دامەزراوەی هونەری ترە بۆیە پەیمانگای هونەرە جوانەکانی شەید جەعفەر لە کۆیە زادەی لەدایکبوونێکی واقعی یاخود ویستێکی ئەو سەردەمە بوو دەبواە لە کۆی پەیمانگای هونەرە جوانەکانی شەید جەعفەر دابمەزرێت. دەستخۆش یعنی مامۆستا سەفین دەتان بێن زیاتر بە ئەکادیمی کرد کە ئەو سن لە دیوەخانی حەمەد ئەمین ئاغای ئەختەرەوە لەوێ ڕاهات بەڵێ لەوێرا پەیمانگای شەید جەعفەر بە ئەکادیمی کرد زیاتر لە کۆیە ئەمە تیپی باوازیمان هەیە وشی مامۆستا فەرمووی تیپی باوازی کۆیەکە مەدرسەیەکە هەڵقوڵاوی ناخی شاری کۆیە بووە پەیمانگای هونەرە جوانەکانی شەید جەعفەر لە باوازیەوە دەستی پێکرد کە مامۆستا سەردار یەک لە بەڵێ خواوە لێی خۆش بێتن یەک لە دەستەی دامەزرێنەرەکان بوو کە ویستیان ئەو گروپەی و مۆسیقایانەی ئەو تیپەی کە لە کۆیە هەیە کافی نییە پێویستیمان بە شتێک هەیە شتێکی علمی بێ ئەکادمی بێ ئەویش کە خۆی لە پەیمانگای هونەرە جوانەکان دەگرتەوە ئیدی بەو کارە هەستان و ئیدی ئەو پەیمانگایە کراوە کە جێگای یعنی جێی خۆی گرت بەدەیان ژەنیار ئێستا کە کار دەکا و ئەو مامۆستایانی کە لە کۆیە و لە دەرەوەی کۆیە کە دامەزراون هەمووی ئەکسەری دەرچووی پەیمانگای هونەرە جوانەکانن بەشی مۆسیقا و شێوەکاری و شانۆ کەوە دەستکەوتەکی گەورە بوو لە بۆ کۆیە توانیان کە هونەر بە شێوەی زانستی کە لە کۆیە چاوی لێ بکرێن. مامۆستا عەفوەن ئێستا لە نێوان تیپی باوازی 57 لەگەڵ 2003 پەیمانگای شەید جەعفەر ئەلێرە دەتانین بڵین قوتابخانەکان ڕۆلیان هەبوو یعنی ئەو خولانەی دەکراوە لە قوتابخانەکان وەنیە کە چالاکیەکان مامۆستا سەردار ئەحمەد ئەوش ڕۆڵە چێ بوو لەو فەراغی بەڵێ زۆر ڕۆلیان هەبووە بەڵام پەیمانگای هونەرە جوانەکان شتێکی علمی و ئەکادمیە تۆ ئەوەی ترۆپچی بەڵێ ئەو هەوڵان مەسەن بۆ نمونە لە شانۆ تۆ دەخێنی بە شێوەیەکی علمی ئەکادمی دەخێنی لە بەشی شێوەکاری کە دەخێنێ شتێکی یعنی ئەوەیە علمیە وەکو وەی نیە تۆ لە دەورەی چالاکی قوتابخانەکانی لە دەورەی ڕێکخراوێک سنتەرێک کە کراوەتەوە فەرقی دەبێتن شێوەکاریەکەت لێ وەردەگرین دەچینەکەن خات و شەیما بزانام شێوەکاری وەنیە بەڕێزیش هەر بۆ خزمەت هاتی و کە لە بەشی شێوەکاری وە لە 2004 لێرەما لە کۆیە خزمەتی خەڵکی کۆیەم دەکرد لە خۆ مامۆستایم لە پەیمانگی هونەرە جوانەکانی بەشی شێوەکاری بالفعل وەکو مامۆستا سەفینی وایگۆ ئەمە تەڵەبە وەردەگرین کە مەوهبەی هەیە ئەو مەوهبە سەقلی دەکەین بە ئەکادیمی بە شێوەی ئەکادیمی سەقل دەکەین ینی مشتومالی دەکەن یعنی ضروریە ئەو تەڵەبەیە پێویستە مەوهبەکە هەیبیەن ئارەزوش مەسەن ڕەغبەتیش دەوری هەیە لەو شتەی ڕەغبەت و مەوهبە هەر یەک یعنی نزیکە ڕەغبەتی هەیە مەسەلەوانەیە ڕەغبەتی هەبی مەوهبەکەی ئەوها باش نەبی ئەگەر ڕەغبەی هەیە فێر دەبی زوو فێر دەبی زوو وەردەگری معلوماتی علمی و ئەکادمی زوو وەردەگری چکە ڕەغبەتی هەیە طلبەشی هەیە مەوهبەی هەیە ئەو مەوهبە سەقلی دەکەین ئەمە یعنی شتێکی جوانتر بە شێوەی ئەکادیمی بە شێوەی علمی
دەخاتە ڕوو دەخاتە ئەوە فێری دەکەین و یعنی لە ڕوو یعنی دەبتە مامۆستا فەنی زائد ئەکادیمی علمی یعنی بە شێوەیەکی ئەکادمی بالضبط دەستت خۆش بێت. مامۆستا اسماعیل کە هاتن بە پێکەنین داهاتن لەگە مامۆستا سەفینی نازان باسی کەلەبا بوو ئەمە کەلەبابی کەلەشێ نابە شتێکتان دەکرد وڵی ئەم لەگەڵ مامۆستا سەفین یادگاری یادەوەری زۆر خۆشمانەیە یعنی ئەو مێژوەی کە پێکەوە بووین لە برادایەتی زەمن و تەمەەن زۆر گرنگ نییە بەڵام گرنگ ئەوەیە تۆ کە بوویە هاوڕێ تا چەند تێکەڵاوی یەکتر دەبی تا چەند بە ڕۆحی یەکتردا دەچێ خوارەوە. مامۆستا سەفین یەک لەو هاوڕێیانەیە کە بەڕاستی تەشویق بە هەموو شتێک دەدا. ئەمن مریشک و کەڵەشێ ڕشتم هەبوو وەختێکی لە ماڵێ وعدم پێدا بوو کەڵەشێرێکی بۆ ببەم ئەوی شەوێ تەلەفۆنم بە گوتم مامۆستا سەفین بەیانی کەڵەشێرەکەت بۆ دێنم وڵا بەیانی خۆم تەخیر کرد گوتم با لە خەوێ هەستێ ما ساعت جومعە بوو گوتم ساعت 9 شتیوا تەلەفۆنی بۆ دەکەم وڵا 9 بوو تەلەفۆنم بۆ کردن زاوشتانەش بە زیندوی بۆی بێ خۆشە 9 بوو تەلەفۆنم بۆ گوتم مامۆستا سەفین لە خەوێ هەستایی کەڵەشێرەکەت بۆ بێنم گوتی ئەنجا بۆ نووسمە تا خەوێ هەست گوتی لە ئێوارەوە چاوەڕێ ئەو کەڵەشێرەی دەکەم مامۆستا مەقسەد وایە ئەگەر نووستی کەڵەشێرەکە باگات وە بزانم مامۆستا تامی کوو بوو مامۆستا کەڵەشێرە عجایب بوو بە جومعەکەی لێدنا دەستی خۆش بێ وڵای هەمیشە ئەمەی قەرزدار کردیتەوە بۆ خۆی و بە خانەوادەیان داچی بە ڕێزی دەستی ماز دەکەم لێرکانەوە کە هەمیشە ئەگەیان لە من بووە. مامۆستا ئەوە مامۆستا بردن و ئەوەیە یعنی وەچ بێ توش مەسان شتەی لۆ دەبێ وڵای خەجاڵەت لە هاوڕێیەتیدا بەرژەوەندی هاوبەش نییە هەر ئەو براگەورەیە خۆشەویستی مامۆستا بەڕێز ماوەک لە ڕۆژ هەڵاتیش بووی وا بزانم لەگەڵ مەجموعە هونەرمەندێکی سەنیش کارت کردووە لەوە بەڵێ وڵایە من ماوەکی زۆر لێوێندە تقریبان 12 ساڵ لێوێ بوویمە بۆ خۆم لەگەڵ گروپەکانی کوردستان مەهابات و بۆکان و سەردەشت و بانە و خانێ و لەگەڵ کاک جعفەری مام لێ بە ڕەحمەت بێ لەگەڵ کاک عەزیز شاڕۆخ لەگەڵ محەممەدی دانش کار و شتیوامان زۆر کردێ لەگەڵ حەسەین دەرزی شریت و ئەو کاتی شریتە کارمان زۆر لەگەڵوانە کردێ لە تارانیش من عزووی ئیفتخاری گروپی مۆسیقای چلدەفم کە کاک فەرشیدی غەریب نەژاد سەرپەرشتی دەکا خەڵکی سنەیە زاوای بۆکانیانە جا ئەو پەیوەندیەمان هەر هەبووە لەگەڵ مامۆستا عوسمانە سوور و لەگە قالەمەڕە و ئەو کارانەی کە لەوێن دەرێ دەکرات لە ئەنجومەنی ئەدەبی بۆکان و مەهابات و ئەوانە کە کاریان دەکرد ئەمن یەک لە عزوەکانی ئەوێ بوویمە کە هەر ئیشەیان کە بە من دەژەنیان کلارنێت کلارنێتەکە دەست دێ و شتێکی خۆشم پێش بچاوە مامۆستا شتێکی کۆیانیشم دەوێ هەر ئێستا دوای یاڵ شەیماخان بەڕێزت جگە لە شێوەکاری چ بەهرەی دیتێ مەسەڵەن مۆسیقا تەمسیل ڕۆاندن ماچکە لە پەیمانگەی هونەرە جوانەکانی شیولێنە ئەوەش بارەیە هونەرەوە لە هەموو شتی مهمترە فێرە پراغی کۆیان بووی بەری بەڵێ بووی فێر بوو پێچگەلەشی لە شیولێنانیشی خەیاتە جلێکی دورین و دیزین یعنی ئەو دیزانە ئێستایی خۆتە بەری
دەست خۆش لە ڕەنگەکانیش مەسەڵەن لە ڕەنگەکانیشی و لە دیزاین و لە شکلی و یعنی هیچ پێشانگات کردیتەوە یان بەری هەموو ساڵ بەشدار بووم لە پەیمانگەی هونەر جوانەکانی بێزگەلەی لە دائیرەی ڕۆشنبیری بەشدار بووم لەگەر سنتەر دەورەی سنتەرش دەورەی زمانی فێری عەرەبی هەندێک تەڵەبەم هەیە فێری زمانی عەرەبیشی دەمان کرد. شەیماخان لە بەغدایە ڕاهاتی بەری باش هاتنت لە شارێکی وا گەورەوەکی بەغدای لە بۆ شارێکی کۆیە کە شارێکی گچکەنیە بەڵام تەمان لەگە بەغدای بەراورد ناکرێ چ شعورەکەت لە هەبووکە و برادەرە باشانت ناسی لێرەوە؟ وەڵڵاهی نازانم باوەڕ دەکەی یان باوەڕ ناکەی لە یەکەم دەقە هیچ نەترسام و هیچ یعنی هەستم نەکرد ئەمن لێرە بێگانم نهائیەن کە غەریبم کە لە یەکەم لە حەزا مامۆستا ئیسماعیل بەبیرم هات یعنی کە هات مەعهەد ئەوە یەکەم کەس قسەی لەگەر من کرد بە عەرەبی ئەنجا ئەمن یەک لەحظە کتێکی ئەوە ئێستا کچەکەی گەورەیە ماشەڵڵا کچەکەی ناوی غەسەقا ئەو کاتی ستفەیما هات گوتم ستفەیما شنو ئیسمها قوتی غەسەق ئەمیش گوتم شنو معناتها غەسەق قلت أستاذ غسق موجود بقرآن ليش ما تعرف؟ قلت له عيوني ليش عبالك أني خبير بقرآن؟ ملامة خو أني مو عبقري مال القرآن ولا بيري تبانا خو أني مو عبقري مال القرآن عفوا برده استقل ليت ببرسي غسق بكردي تزانيوني؟ بري زردي إيواري زردي إيواري انزالو كاتي قوتي دبي ناوي كتسكت بقورة بناوي هيبار ببيردنا دوای گوتی نا میکە هێوار بیکە ساتاو ئێستا کچەکەم هەر ئەگەر بانجی کەم درم ساتاو یەکسەر ڕوودەدا دەرێ بەرێ بەرێ نەک بەڵێ بەرێ ئاخر منداڵەکانم کۆی ئەسڵینە لە کۆیە خۆی و ئەفۆ قسانی دەفەرمێ خۆی و هاوسەرەکەی کە ئەویش هەر مامۆستای مەعهەدە یعنی جێی خۆیان بوونەتە کەسایەتێکی گەورە لە کۆیە کە جێی شانازینە مامۆستا ئیسماعیل بێنە سەر بیرەوەری خۆش بەڵێ لەگەڵ ئەو هاوڕێیە بەڕێ خاستە مامۆستەفین بەڵێ وەڵا بزانم 2006 مامۆستەفین سەفرەکەی دووهۆکمان کرد بەڵێ 2006 سەفرێکی دووهۆکمان کرد تەڵەبەکانی مەرحەلە پێنجی مۆسیقامان بدە من و مامۆستا سەفین و ست شنۆ بووین مامۆستا سەفین یەک لەو شتانەی کە من زۆر پێی مەعزیم ئوسلوبی قەناعەتی زۆر بەقووەتە زۆر سەریعە ئێمە چوینە دووهۆک سا کۆستەرەکەمان گەنجێکی جوان کاکە هێرش چاوی ماز دەکەم گەنجێکی تۆزێک سەرڕۆ بوو گوتم مامۆستا سەفین هێرش شارەزای دووهۆک نیە و سەرڕۆیە دانانیشە تەکبیرێکی لێ بکە کوتی هاسانە وڵای ئەنجا ئێمە بۆ بەیانی تەڵەبەکان پرۆڤیان دەکرد کە بەیانی شتێک تەقدیمکەن لە پەیمانگە هەر جوانەکانی دووهۆک مامۆستا سەفین کوتی هێرش کوتی بەرێ مامۆستا گوتی وەرە بە کۆڕس تەڵەبێکمان نەقسە بۆ کۆڕس والله هەتا 12 شوێ تەمرینی بە هێرشی کرد لەگەر تەڵەبەکان هێرش کۆڕس بوو بۆ بەیانی چوینە پەیمانگە هونەرە جوانەکانی دووهۆک هێرش کۆستەری ڕاگرت و لەگەر تەڵەبەکان بێتە ژوورێ ڕاوەستێ ئەوە بکە گۆرانی بڵێ بێتە کۆڕس مامۆستا کوتی کاکە هێرشتی بەڵێ کوتی بڕۆ ئاگال لە کۆستەرەکەی بێ ئێرە زۆر ئەوە نییە کوتی مامۆستادی من کۆڕس نەبووم کوتی نەجارێ ئاگال لە کۆستەرەکەی دوایی وەرەوە نا تو کۆڕس نەبووی کۆستەر مامۆستا سەفین ئەتوو قسەی بژێر مامۆستا سەفین شتی زۆر ئاسان دەکەم دەزانم یەک لە دیاکاری جوانە شتی زۆر ئاسان دەکات وڵای ئەمە لەگەڵ مامۆستایان یعنی ئەوەی خاترە و بیرەوەری خۆش و ناخۆشمان زۆرە هەرچی ئەگایوی ناخۆشیش بوو ئێستا بۆتە خۆشی خاستن لەگەڵ مامۆستای ئیسماعیل و ست بەڕاستی مەسەڵەن مامۆستای ئیسماعیل ئەو کاتی ئەو یاریدە دەری بەڕێوە بوو لە پەیمانگای هونەرە جوانەکان پەیمانگای هونەرە جوانەکانیش سێ بەشی سەرەکی هەبوو لەگەڵ ئیدارەی دەکات چوار بەش ڕاگرتن و بەڕێوەبردننی هاسان نییە ئەو هەمە کوڕ و کچە گەنجە جااو کاتی پەیمانگاکان زۆر قەرەبارە بوو نەما بە 5 ڕۆژان مقابلەمان دەکرد 5 ڕۆژ بوو بەیانیان و پاشدوڕانان نزیکەی 300 تەڵەبە زیاتر ئەنگۆ چەندتان دەویست لەو 300 لەو 300 مەسەن لە بەشی مۆسیقای 15 لە شێوەکاری بڵێن 17 20 تا 20
زەختما زۆر لەسەر بوو ئەوەی داهاتەوێن دەرێش هەمووی گەنج بوون کوڕکت حەزی لێ بوو بەڵێ جا مەسەلەن مامۆستا ئیسماعیل دەورەکی یەکجار گەورە و زۆر کاریگەری هەبوو لە بەڕێوەبردننی ئەو بەشانە مەسەلەن 3 بەشی جیاواز ئیدارە 4 بەش ئەو هەموو تەڵەبەمان یەکجار زۆر بوو لە باوەڕ بکە لە سلێمانی و لە هەولێرێمان تەڵەبە زۆرتر بوو خەڵک زۆر چکە ئەو منطقە تازە لێکرا بوو خەڵک ئارەزوو مندانە بوو ئەو کاتی هەرچی دەری سوبادا دەمەزرا خەڵک خواخوای بوو کۆیشیمان هەبوو ئەوەش ڕازی دەکەوە قناعی دەکە و ئیدی مامۆستا ئیسماعیل یعنی لە ڕووی ئیداریەوە برادری بووین ئاوا پێکەوە بەڵام کە دەهاتە سەرشتی ئیداری خاستن لە بۆ مەسلەی نەتیجە و دەرەجە و ئیمتیحانات شتیوە کەسی نەدەناسی ئیلا قانونەکە ڕێچکەی خۆی چۆنە باوەڕ بکە دەرەجەشی لە بۆ یەکەچی دانە نایە کە حەقی خۆی نەبێ ئەسیلەت دەبێت مەسەڵەن ئەمە ڕئیس قسەم بووم مامۆستاکانم وەردەگرت ئەمیش تەسلیمی مامۆستام دەکرد مامۆستا کە وەختی ئیمتیحانە دەهات هەمووی حازر کرابوو هەمووی لە ناو پاکە تێنرا بوو هەمووی بە عەدەدی تەڵەبەکەی ئەتۆ ئاگار لە هیچ نییە ئەو هەمووی جێبەجێ کردیا چکە ئەسیلە ئەمانەتە دەبێت بدرێتە یەک دەست یەک کەسی وێ مەسەلەن لە بە بڵاوبوونەوە ئەوەی یعنی ئەو چەند ساڵەی ڕۆژێک لە ڕۆژان شتەکی ئەوە ڕووی نەدا ڕۆژەکی ئەوەم بەبیر هاتەوە دەرسی خۆم ئەمە توێرەکانم دەگوتەوە لە یەک وەڕقەی پشت و ڕوو بوو 3 پرسیار لە لایەکی سەیەکەی کە لە لایەکی ئەمن کە دابوومێ کوتم مامۆستا ئەوە ئیمن پشت و ڕووە مەسەن چەند ساڵ بوو ئەمن ئەو دەرسم کە دەکوتەوە هەر ئاوا بوو ئەگەر ئەسیلەکەم لەوێ وەگەر ئەمن ئەسیلەم نەیتە بەس دایتمێ نوسخەیەک کە لە قاعەی کە وەرم گرت ئەگەر چاوم لێ کرد دەبینم لای پرسیاری یەکەم و دووەم و سێم هەیە چارەم و پێنجەم و شەشەم لەو دی دەبینم نییە ئێوە دەبێ امتحان ئەسیلەکان بخێنمەوە ئیدی هیچ خۆم تێک نەدا ئیشەکە ئیشی مامۆستای بوو بەس ئیشەکە مەسەن چووکە پشت و ڕوو بوو مەسەن لەو ئەوەی تازەکەتە ملت پرسیارەکان بخێندەوە لە بۆم دەخێندەوە پرسیاری سێم ئەوە پرسیاری چارەم هەڵدەنەوە ئەمن بۆ خۆم دەرسەکەی دەڵێمەوە دەزانیت سوالەکە دەڵێمەوە چەند ساڵە ئەو دەرسەم بۆیتەوە پرسیاری چارەم بنووسن هەموو پێیان سیر بوو ئەوان هەروەیان زانی کە ئەمن بە قەز ئەو پرسیارم کە لەوێ بینوسن ئەوەی مەسەن لە توێرەکان چیە 3 پرسیار دیکەم پێگوتن و ئیدی ئەوە هەر دڵە کوتەشمە هەندێک ناخۆشە ئیدی دوایی کە ئەوەکانم لە بۆوان خوێندەوە کوڕکتم مامۆستا ئیسماعیل پشت و ڕۆکەی دیکەی خۆ طبعا نەکرا ئەی کوڕکتی چ کردی کوتم وەڵا کاکە هەر لێوێ جێبەجێم کرد وەڵا دەستخۆش یەکشت زۆر گرنگ بوو ئەوڵجان یەکشت گرنگ بوو ئێمە ئامانجەکە زۆر گرنگ بوو ئامانجەکە کۆی کردبووینەوە کە ئێمە هەمومان ئامانجمان خزمەتکردن بوو لەوانەیە لە ماوەی کارکردندا هەندێک ئابەریەک کەوتن هەندێک لەوانەیە هەموو شتێکی ئەوان بەدڵی من نەبێ هەموو شتێکی من بەدڵی ئەوان نەبوو بێ بەڵام دەزانی یعنی ئامانجێکی مشتەرەک کۆی کردبووینەوە وەک ئەوەی وایە مەسەلەن تۆ دەتەوێت بچی بۆ هەولێر من دەمەوێت بە دێگەڵە بڕۆم هاسانتر هیچ کە دەوێت بە سماقوڵی بڕە هیچ کە دەوێت بە تەختەق بڕوا یعنی هەمومان هەدەفەکەمان گەشتنە هەولێر بوو هەمومان هەدەفەکەمان خزمەتکردن بوو بۆی لەو ماوەیەدا ئەگەر هەر شتێکیش ڕووی دابێ ئیتر ئامانجەکە لە هەمووان گەورەتر بوو ئەو کۆی دەکردینەوە کە ئامانجەکەشمان خزمەتکردن بوو دیار بوو ئەو کاتیش نەتیجەکە دیار بوو بەرهەمەکان دیار بوون دەستخۆش مامۆستا شەیما خان ئەتوو یادەوەریەک و چ بڵێن شتێکی خۆشم لۆ بجێڕەوە لەگەڵ مامۆستای مامۆستا ئیسماعیل مامۆستا ئیسماعیل باسی سەفرەکانی بی بکەین ئەمن تازە تەعیین بووم یەکەم سەفرە بوو چوونە مەزرعەی کانیبی لە کانیبی ئەنجا ئەمن نەم دەزانی پێشتر لە مەسیب بووم ئەنجا مامۆستا ئیسماعیل تەلیفۆنی لۆ کرد گوتی سی شەیما سبەینی دەبی خۆت حازرکەی دەچینە سەفرە دوای ئیمتیحانات ئەنجا ئەمن گوتم مامۆستا وەڵا ئەتو تازە بە من دەرێ ئەمن هیچ پێڕا ناگەم گوتی ئەتو داوەتی من هیچ حازر مەکە ئەتو داوەتی من ئەوە یەکەم سەفرە گوتم ئێ باش وەڵا ئەمن دوای گوتم پێم عیب بوو بچم بە دەستی بەتەر
انجا تەفسی ئەگەر بەبیێت تەفسی کەباب بەس بە معکەرۆنیە دروستم کرد ئەنجا ئەمە چوین لەگەر ماری مامۆستا ئیسماعیل لەگەر خێزانی مامۆستا ئیسماعیل ئەنجا گەشتە سەفرە و سفرە ڕایان خست و هەر مامۆستای شیوی خۆی دانا بوو ئەوێ ئەنجا ئەم گوتم مامۆستا وەڵڵاهی ئەمن تەپسیەکەم دانای لە سیارەی تووە ئەگەر ئازێ نەبی دەمدەی گوتی ئێ وڵا لە خۆی چوو هینە ئەنجا سولڤانەکەی لای بر گوتی جەماعەت هەمووتان بڕۆ ژن هەمووتان بڕۆنە ماری گوتم لەو مامۆستا گوتی تەماشای سشێمە چی دروست کردیە ئەنجا بە خێزانی ڤیان خان گوتی ڤیان تەبلیغیان کە هەموو ژنەکان بابست نەماری خۆتان حساب کردن گۆشی زۆر 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 کابانە مامۆستا ئیسماعیل هەندێک بیرۆری دیم لۆ بجێڕەوە شتت زۆر لایەت والله هەر مامۆستا سەفین مامۆستا سەفین مامۆستا سەفین قسەیەکی ئێستا لە ماڵی ئەم بۆتە تڕێندەوە قسەیە تیپی مۆسیقای باوەجێمە ماڵمان لەوەیە بەردەوام کە ئەوان تەمرین دەکەن ئێمە جار لەگەڵ خێزان و منداڵەکان دەچینە دەرێ تووشیان دەبین ئێوارەیەکی تووشی مامۆستا سەفینی بووین جەماعەت پرۆڤیان دەکرد دیار بوو لە باوەزی مامۆستا سەفین ئەوەندەی ئەستوک پێ بوو بۆ جەماعەتی دەبرد وەڵا ڕامان گرت و قسەمان لەگەڵ کرد و چاک و چۆنی و زانج بە خێزانم گوتم دەزانی مامۆستا سەفین هەموو ئەستوکەی پێیە ئەو پارچەیەکی ئەوەندەش دەخوا بۆ خۆی فەقیرە زۆر کەم خۆرە گوتی کاکە مامۆستا دەزانێ ئەم شەڕی ورجی عالەمێ دەکەم ئێستا ئەو قسەی لە ماڵی ئەمە بۆتە ترێن ئێستا شەڕی ورجی عالەمێ دەکەم بەس مامۆستا سەفین هەر مامۆستاک دەرەی دەبی سبەینێت و شتی لۆم بینە سبەینی داوەت عایدی ئیتوە ئەنجا تەکلیفی لە مامۆستای بەرامبەریان بە کفتەیان بە سەروفێ یان بە یاپراغ ئەنجا ئەمەش دروست دەکەین یعنی هەر کردی ئەوە مامۆستا سەفین ئەوە لەستە لەمە دروست کرد سبەینی ئایدی تو سبەی ئایدی فلان جەدوەل ئەنجا لە خۆی هیچ ناخوا ئەوەندەیە دەخوا هیچ ناخوا زەوەی کە مەسەلەن دروست بوو ینی گەورەیەکەی مامۆستا ئیسماعیلی ینی ئەتۆ لە چار بەشان مەسەلەن هەمووی پێکەوە زوو نەک ساڵێ جارێک زۆر زوو یعنی جاری وابوو لە مانجێدا سێ چوار جار ئەمە کۆ دەبووینەوە هەموو مامۆستا و هەموو کارمەند و هەمووی سفرە لەو سەر لە بۆ ئەو سەرڕا دەخرا یەک عایلە مەسەن هەر یەکەی ئەوەی کە مەسەن خێزان و شتیشی لە دەرەوەی معهد بووە مەسەن دەهات مەسەن هەموو پێکەوە یەکتریان دەناسی سڵاو و چاخۆشی ئەوە نەبوو ئەوە هەموو هەرێکە ئیشەشی دەکرد کەس نەیدەزانێ ئەو شتە چێ حازری کردی ئێستا کە لە مەسە مامۆستا لە مامۆستا لە گەشت و گوزاری مەسەن ئێستاش ئەو نێزیچیە مایە ئەویان ئەمە بۆ خۆمان لەگەڵ یەک ئەو نێزیچە هەیە بەڵام لەوانەیە مەسەن لە دائیرەکەی مەسەن ئەو نەوعە ئسلوبە نەما بێ بە نەوعی دیکە بێتن مەسا ئەو کات و ئەو سەردەمەی گەورەیەکەی مامۆستا ئیسماعیلی بوو مەسەن کۆی دەکردینەوە ئیدی یەک عایلە بووین مەسەن 30 کەس 40 کەس خڕدە بووینەوە باوەڕکە مەسە هەموو ژن و منداڵ هەمووی دەهات ئیدی هەمووی پێکەوە نایی دەخوات شەیما خان ئەمە بەرەو کۆتای بەرنامەکەی دەڕۆین بەچەند وشک کاکە خۆجارە بەچەند وشک باسی ئەو هاوڕێیە تێمان لۆ بکە بە چەند وشک دەکرێت بە عەرەبی بریمەوە بڵێ فەرم مامۆستا ئیسماعیل الأخ الذي أنجبته لي الدنيا يعني مامۆستا ئیسماعیل ئەو برایە کە دنیا پێی بەخشی ئەدی مامۆستا سەفین لە تەنیشتە مامۆستا سەفین برای منە برای گەورە يعني وصف ناکرێ مامۆستا ئیسماعیل بەڕێزتیش بەچەند وشک ئەو هاوڕێتە جوانم لە وەسف هاوڕێیەکانم گەورەترین سەرمای ژیان من لە دەستیان نادەم هاوڕێ وەشکو دەڵێ هاوڕێ نیشتیمانێکی بچووک و بەخشەکی خوایی گەورەیە مامۆستا بە کلارنێت ئەو وەسفم لۆ بکە بینەرانی عزیز ماڵەوە با بچینە کوێستان بۆ گەشتی ئەم ناوە با بچینە کوێستان بۆ گەشتی ئەم ناوە
جوانی جیهانی خوا بەم شوێنە داوە جوانی جیهانی خوا بەم شوێنە داوە ئەم ناوچە جوانە شوێنی کۆچەریانە ئەم ناوچە جوانە شوێنی کۆچەریانە هۆ بابا هۆ با ڕەشماڵیان هەڵداوە